ماوەیە کە جم و جوولی داعش زیادی کردووە لە زۆربەی شوێنەکانەوە بە تایبەتی لە کەرکووک و ناوچە جێناوەکان دیارە ئەماگەڕێتەوە بۆی کە هێزەوە ئەمنیەکان تۆکمەنین و بەرنامەی حکوومەتی ئیتیحادی ڕێکوپێک نییە یان توندوتۆڵنی لەم سنوورانە و هۆیشی تری زۆر گرنگکەیە کە تا ئێستا حکوومەتی عێراق نەیتوانیوە دوو وەزارەتی ئەمنی زۆر گرنگ کە وەزارەتی بەرگری و وەزارەتی ناوخۆیە بتوانێت وەزیری بۆ دابنێەوە دیارە بە وەکالەت بە ڕێواچی ئەو دوو وەزارەتە ئەکتیڤ نییە و بە تایبەتی دێمە سەر کەرکووک و ناوچە جێناکۆکان دیارە ئەم سنوورانە ماوەیە کە ڕووداوی نەخوازراوی تایە وەکو سووتاندنی دەغڵودان تەقەکردن گەڕانەوەی هەندێک لە گوندە عەرەبەکان دوێنێژە و تەقینەوەیانە بوو وە پێرێ لە داقۆقەوەی بزانین کە تەقییان لە خەڵک کردووە خەڵکیان شەید کردووە خەڵک بریندار بووە بۆیە ئەمانە ئەمە مەسزیەکە کە جموجولی داعش لەم سنوورانە ماوە و دەبێ حکوومەتی عێراقی بە پلانی ئەمنی خۆیان بچێتەوە بەو هێزانەیە بچێتەوە کە لەم سنووران دیارە ئەوەی هێزانە نامۆن بەم سنوورە ئەنی ئەبێ هێزێکی مشتەرەک هەبێ لە بە تایبەتی لە کەرکووک و ناوچە جێناوەکان کاڵین ناوچەی جێناوەکە دیارە چۆن حکوومەتی ئیتیحادی حەقیەوەی هەیە کە هێزی خۆی تیابێ حکوومەتی هەرێمیش حەقی ئەوەی هەیە کە هێزی لەم سنوورانەیە بێ دەبێت بە مشتەرەکی بەڕێوە بچێ و خاڵێکی تری هەیە بۆ کەرکووک دیارە ئەم ئیدارەی کە ئێستا هەیە ئیدارەیەکی شۆڤینیە تا ڕادەیەک دەورێکی سلبی هەیە لەم سنوورانەیە ئەبینین منبعی داعش حەویجە و هەندێک سنوورەکان بۆ ئێستا کراوەتەوە بەسەر کەرکووکە و تەسەلولی هەندێک ئەندامانی داعش بۆ ناو کەرکووکیش هەیە